پایتەختی ڕەوشەمبیریە سلێمانیە ژن و هەڵبژارتن سڵاو دکە هێژان. Bi dirêjehiya hevde rojên di propagandeyên hilbijartinan de her rojê û me proje û planên kandîdeke jin ji hemû partiyên Kurdistanê bûye înan serekranê. Ev program proje û planên wa kandîdan bi zelalî aşkera kirin eger hat û baweriya hewe weke dengder weke dengderên jin stan. Ev rûke jî weke roja dawiyê ji propagandeyên hilbijartinên perleman em proje û planên jineke kandîd aşkera dikin li Silêmaniyê. Ev rûke jî bi merabin di jin û hilbijartin de li paytextê baban Silêmaniyê. نەزیرە عەزیز ئەحمەد ساڵی 1970 لە سلێمانی لەدایک بووە. دەرچووی پەیمانگەی کارگێڕی و بەڕێوەبردنە. دەرچووی کۆلێژی یاسایە لە زانکۆی سلێمانی. پارێزەری ڕاوێژکارە. دەرچووی پەیمانگەی کادیرانە لە خولی 12. لێپرسراوی یاساییە بە پلەی ئەندامی مەکتەبی ناوەندی لە ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە پارێزگای سلێمانی هەڵەبجە. ئەندامە لە فەرمانگای یاسایی پارتی دیموکراتی کوردستان. Belê hêjan li vê malê xanimeke kandîd heye. Ew kandîda Partiya Demokrata Kurdistanê ye li Silêmaniyê. Em jin û hilbijartin diçine mala wê. Spê de te baş bîtin. Tu çawanî başî? Gelek spas. Bînerên jin û hilbijartin taştêya sivê xanima bi hev re kom dike. Li vê derê kandîdeke Partiya Demokrata Kurdistanê li Silêmaniyê heye ku ew berpirsa beşê yasayî ye li Encûmenê Serkirdayetiya Partî li Silêmaniyê. Em bizanin wê xanimê Nezîra Xanê boçî xwe kandîd kiriye, armanca te li Parleman çi ye? پێشکی بە خێراتتانەکەم بۆ ئەو دەرفەتی کە بە منتاندا وەکو نەزیرە عەزیزجاف کە کاندیدی ژمارە 23 پارتی دموکراتی کوردستانم لە لیستی پیرۆزی پارێزەری کوردستان لیستی 183 پارتی من ئامانجم وەکو پارێزەرێک وەکو هاوڵاتیەکی ئەم کوردستانە بە مافی خۆم ێزانم کە منیش خزمەت بکەم بە کوردستان. ئامانجم لە چوونە پەرلەمان تەنها ئەمێ خزمەت بە هاوڵاتیانی کوردستان بکەم لەبەر ئەوەی کە لە ساڵی 1990 و پەیوەندیم کردەوە بە پارتی دموکراتی کوردستان ئەزموونێکی سیاسیم وەرگرتووە و هەروەها بەپی پیشەکەشم ئەزموونێکی یاساییشم هەیە. بێگومان هاوڵاتیانی کوردستان پێویستیان بەوەیە کە کەسانێک هەبن بە پاکی بە ڕازگۆیی خزمەتیان بکە. منیش وەکو نەزیرە پێم باش بوو کە لەو خزمەتەیە وەکو هاوڵاتیەکی ئەم کوردستانە بەشدار بم لەو خزمەتەیە. خزمەتەکەش ئەگەر دەرفەتی ئەوم پێدرا کە چوومە پەرلەمانی کوردستان بە ئەمانەتەوە خزمەتی هاوڵاتیانی کوردستانەکەم بەو پرۆژە و یاسایانە کە خزمەت بە چین و توێژەکانی کوردستان بە بێجیاوازیە. نەزیرە خان ئەم ئەڤروکە بەحسا ڕوڵێ ژنێتکەین دناو پەرلەمانی کوردستانê هەروەها ئەو بربەست و ئاستەنگێن دهێنە پێشیا ژنێ دناو سمبولا وڵاتدا کاتچنە. ئەم وەکی ژنێک دێوانی قاشا بکەین بەس پێشی ئەم ژماڵەتە دەرکەبن وانی قاشان بکەن وەکە ژنێک و کاندیدا پارتیە چ بربەست چ ئاستەنگی بوو دەچێت بن لە سلێمانیە؟ بێگومان لە سلێمانی بەپێی ئەو قەیرانە سیاسی کە لە کوردستانی گرتوتەوە بە تایبەتی شاری سلێمانی گرتوتەوە ئەتوانم بڵێم ئەو قەیرانە یعنی پشکی شێری بەر ئافرەتانی سلێمانی ژەکەوێت بە تایبەتی ئافرەتانی ئەو حزبانی کە نێرانیان زۆرە لەم شارەیە. منیش وەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستان ئەتوانم بڵێم لەو ئاستەنگانە بێبەش نەبووم. ئەو ئاستەنگانە بۆ نمونە من کە کادرێکی پارتیم ئەتوانم بڵێم حەزەرم هەیە ترسم هەیە لە کۆمەڵێ هەنگا و هۆکارکە ڕێگرم ئەم لە ژیانی خۆمە. مانەوە لە کوردستانێکی ئازاد کە دەریایەک خوێنی شەهیدی بۆ درابێت لێشاوێک لە پێشمەرگە بووی ماندوو بن زۆر لەلام گرنگ بوو کە هیچ هاوڵاتێکی کوردستان بۆ هەنگاونانی بۆ هەر کارێک هیچ جۆرە بربەستێک نەبووە لە بەردەمیە. بەڵام ئیتر بە پێی ئەو قەیرانانی کە سلێمانی گرتوتەوە کە وەکو لە ساڵەکانی پێشوو قەیرانی سیاسی مەبەستە؟ بەڵێ بێگومان قەیرانی سیاسی بێگومان لە ساڵەکانی پێشوودا قەیرانێکی ئابووری گەورە کوردستانی گرتەوە بەڵام ئەتوانم بڵێم کێشەکان بە دەرەجەیەک پارێزگای سلێمانی گرتەوە. خوشکاتەژی لەوێرەیە تا دایک و بابن خۆیل دەستای دچاوێ خوشکێکێدا ئەم حەسکەین پێناساتە بزانین کە نەزیرە خان پاشی لە دەستدانا دایک و بابا بۆ هەوا خیشکێکە چاوە بووە.
منیش دووبارە بە خێراتنی بەڕێستانەکەم ئەرکتان کێشا کە هاتنە ماڵەوە بۆ لای خاتو نەزیرەی خوشکم کە کاندیدی ژمارە 23 لیستی 1970 پارتی دیموکراتی کوردستانە. زۆر خۆشحاڵتان کردین بەم سەردانەتان، بەڵام نەزیرەخان ئەتوانم بڵێم جێی دایکیشم و باوکیشمی بۆ من گرتوتەوە لەبەری باوکی من خێزانێکی کەی هەبووە، ئەو هەردوو فراغەکەی بۆ من پڕ کردوتەوە، یعنی زۆریش خۆشحاڵم کە خوشکێکی وا بەڕێزم هەیە، یەکێکە لەو کەسە بەڕێزانەی کە لە شاری سلێمانیە جێگادەستی زۆر دیارە. من زۆربەی ڕۆژەکان یعنی زۆر چاوەڕوانم کردو، هەتا سەعات 3 پاشنیوەڕۆ من چاوەڕوانی ئەو خوشکە ئازیزەی خۆمم کردو، بەڵام سەیرم کردووە لە مەرکەزەکان لە شۆرتە لە ئاسایش بە دوای ئیشی حیزبمانەوە بووە کە جێگەی شانازیە ئێستا حیزبمان جەنابی کاندید کردووە بۆ پەرلەمانی کوردستان. نەزیرەخان ئەم وەکی ژن و هەڵبژارتن ئارمانجامە ئەوە پلان و نەخشەڕێاتە بۆ پەرلەمانی ئاشکرا بکەین. بربەستین تێنە پێشیاوان ژنێ پەرلەمانی چنە تووەکی ژنێک بچیە پەرلەمان دێ بکاری باندورێ بکەیت دە هەلگرتنە وان بربەستادام دێ لەسەروێ هەمیە باغڤین و ددارشتنا یاسا و ڕێنماندا دێتە چێ باندور هەبیتن ئارمانجەتە چییە؟ ئەم دێ بەهورگولی لەسەر پلان و نەخشەڕێاتە باغڤن لێگەڵاک و ئەم ژێ دەرێ دچەند دەرێ هۆنجیما بشۆپین. هێژان gelek cara jinên bihêz jinên xwedan şiyan ditirsin ji derxistina wê hêz û şiyanê. Gelek car hêz û şiyana xwe vedşêrin. Ji tirsa civakî, ji tirsa derdûrê heta ew jin nehêne dijahetî kirin. Em li ser xola rabirduya Perlemanê Kurdistanê û di vê xola dehatî de çi bête kirin di axivin û munaqişê di gel Heyatxanê dikin ku ew endam Perleman bûye di xola çarem de li ser lîsta Partiya Demokrata Kurdistanê kandîda me jî li vê derê ye. Heyatxan di xola çarem de tu weke jinek ji bo jinan li Perlemanê berbest çi bû؟ هەڵبەتە خولی چوارەمی پەرلەمانی کوردستانێکێک بوو لە خولە هەرستەرکەوتوەکانێکێک بوو لەو خولانەی کە ئافرەتان زۆرترین ڕۆڵیان بینی لە ناو پەرلەمانە بە جۆرێک لە خۆی لە ساسی بەپێی یاسا ئافرەتان ئەبێت لە ساسی لە پەرلەمانی کوردستان بن. ئێمە 34 ئافرەتمان هەبوو لە پەرلەمان. ئەمە جگە لەوەی کە ئافرەتانی ئێمە لە پەرلەمان لە کۆی ئەو 34 ئافرەتە زیاتر لە 25 ئافرەتیان لە سەرۆکایەتی لیژنەکانە تەواجودیان هەبووە کە ئەمەش بۆ خۆی پێشکەوتنێکی زۆری ئافرەتانە لە مەجای کاری یاسایی و کاری پەرلەمانتاری و کاری سیاسیدا. چەندین ئافرەتمان هەبوو زیاتر لە 4 بۆ 5 ئافرەتمان سەرۆکایەتی لیژنەکانی پەرلەمانیان وەرگرت بوو. چەند ئافرەتێکمان سەرۆکی فراکسیۆنەکان بوو لە ناو پەرلەمانە و چەند ئافرەتێکی تریش لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە بوون کە ئەم لە دەستەی سەرۆکایەتی لیژنەکانە بوون و هەتا لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیشە ئافرەتمان هەبووە کە ئەمانە بۆ خۆی چۆنەڵی هەنگاوی گەورن پێشکەوتنی زۆر بوون بەنسبەت ئافرەتانی پەرلەمانی کوردستانەوە کە ئەتوانین بڵین ئەم خولە دەرگایەکی باشی ئاوەڵاکە کە لە خولی داهاتوی پەرلەمانە ئافرەتان بتوانن زیاتر ڕۆڵی خۆیان ببینن لە بەرەو پێشچوونەکانیان لە ئیشوکارەکانیان لە سەرۆکایەتی لیژنە و سەرۆکی فراکسیۆن و ئێمە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە پەیڕەوی نوێی هەموارکرا و مادەیەکمان تەسبیت کردووە کە بە کۆتا ئافرەتێک تەواجودی هەبێت لە سەرۆکایەتی پەرلەمانە. دواتر حیزبەکان چۆن ڕێئەکەون و چه حیزبێک ئافرەت دانێت ئەویان نازانی چۆن ئەبێت. گرنگ ئەوەیە ئافرەتێک ئەبێت تەسبیت ببێت لە سەرۆکایەتی پەرلەمانە کە ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ ئافرەتانی کوردستان کە لە یەکێک لە گەورەترین دەستگاکانی ئەم وڵاتەیە ئافرەتێک لە سەرۆکایەتیە تەواجودی هەیە. حەیاتخان کو dibêjne kotayê temîz îcabî bû jinan di Parlamentoya Kurdistanê de heye. Tu bawerî di xola dahatiya Perleman da jin bikarin wê yasayê derbas bikin wan rênmayan cêbecê bikin ku jin di hemû dezgehên hikûmî de kûta hebîtin sedasî bû jina bîtin di damezrandinê de. Jinên ev care evên ku xwe kandîdkirine tu têra dibînî ku bikarin wê milmilaniye û wê rikaberiya siyasî bidine layekî û bikarin xizmeta jina bikin. هەڵبەتە ئێمە ئەم دەورەی ئێمە بەڕاستی کۆمەڵی کاری باش کرا بۆ ئافرەتان بۆ ژنانی کوردستان
ئەوەی گرنگە ئەوەیە کە لە خولی داهاتووە دەنگدەر و شار بێ لەوە چافرەتێک ئەنێرێتە پەرلەمانی کوردستان کە ئیش بکات لەسەر پرسی ژن لەسەر دۆزی ژن ئیش بکات کە بەداخەوە من ئەیڵە منێکێک بووم بڕیاردەری لیژنەی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەتان بووم هیچ ئافرەتێک قبوڵی ئەوەی نەبوو بێتە لیژنەی ئافرەتانەوە ئیش لەسەر پرسی ئافرەت بکە ئەوە یعنی بۆ هەمومان ناخۆش بوو هەتا لیژنەکە لە بیدایەتی پەرلەمانەوە کەوتە ئەوەی کە هەڵوەشێتەوانێ دوای ئەوە ئێستش لەگەڵ چەند لیژنەیەکی ترا دەمج کرا لەبەر ئەوەی لیژنەکانی پەرلەمان لە پەیڕەوی ناوخۆی هەموار کراوە لیژنەکان کەم کراونەتەوە لە 22 لیژنەوە بۆ 15 لیژنە ئەمەش ئەم کەمکردنەوە وای کرد ئەو لیژنانێک کە ئیشەکانیان نزیکن لە یەکەوە کۆ ببنەوە لە یەک لیژنەیەکێک لەو لیژنانە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و لیژنەی مافی مرۆڤ یەنە سەر لیژنەی ئافرەتان یعنی لیژنەی ئافرەتان ئەساسیەکەیە بەڵام لەگەڵ ئەوەی شاپرسی ژن لە وڵاتی ئێمە هێشتا نەگەشتۆتە ئەو ئاستەی کە لەگەڵ ئەمانەیە تێکەڵ بکرێ بۆیە زۆر گرنگە من داوا لە ئافرەتانی داهاتوو کە ئەچنە ناو پەرلەمانی کوردستانەوە کار بکەن لەسەر ئەوەی مەشروعێک تەقدیم بکەن بۆ ئەوەی لیژنەی ئافرەتان بە تایبەت جیا بکەنەوە برایەتە کی بوو سەبەب و ئەو لیژنا تایبەت بژناندنە پەرلەمانی کوردستانێدا تایبەت نەمینیتن ژن بخۆ سەدەم بوون بەڵێ خۆی کە ئەو پرۆژانە کە ئەو پرۆژەیەتە ناو پەرلەمانی کوردستانەوە ئەکەوێتە بەردەم مناقەشەی ئەندامانی پەرلەمان لەو کاتەیە بە تاکید ناڵم 100% ژن سەبەب و بەڵکو پێشتر هەندی ئافرەت لەگەڵ ئەوە بوو لیژنەکە نەمێنێ بەڵام دوجار لە کەمکردنەوە تەرشقکردنی لیژنەکانە کە گوایە ئەو دوو لیژنە مافی مرۆڤ و کاروباری کۆمەڵایەتی ئیشەکانیان نزیکە لە لیژنەی ئافرەتانەوە بۆی ئەم سێ لیژنە گرنگە بە یەکەوانێ دەمج بکرێت کە وا شیری هاو بەڵام گرنگە بەڕاستی من لێرەوە بە ئافرەتانی داهاتوو خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەڵێم کە لیژنەی ئافرەتان ئەرکێکی کورسی ئەکەوێتە سەرشان یەکێک لەو ئەرکە قورسانە ئەو مەشروعەیە کە جەنابت باست کرد ئێمە ئافرەتان تەقدیممان کرد ئیشمان بۆ کرد هەتا سیفەی ئیستعجالی پێدرا لە پەرلەمانی کوردستانەوە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا بۆ ئەوەی لە دام و دەستگا تەنفیزیەکان ئەو نیسبەی لە ساسیە کە لە پەرلەمانی کوردستان هەیە بگوازرێتەوە بۆ حکوومەت و ئەوەش تەسبیت ببێ کە ئێمە لە بیدایەتی پەرلەمان و ئیشمان لەسەر ئەو بابەتە کرد ئەوە بوو نردمان بۆ ئەنجومەنی وەزیران نردمان بۆ شوێنەکانی تر مناقەشەمان لەگەڵ حکوومەت کرد ئەوان بیانویان ئەوە بوو کە هیچ سەنەدێکی دەستوری و سەنەدێکی قانونی نییە ئەوە ئێمەش بۆیە ویستمان لەبەرەوە سەنەدی قانونی نەبووە سەنەدی دەستوری نەبوو لە دەستوری عێراقا چەسپاوە کە ئافرەتان لە پەرلەمانی کوردستانە لە ساسی بێت و ئافرەتان لە پەرلەمانی عێراقا لە سا 25 بێت بەڵام لە خۆتان نەزان ئێمە خاوەنی دەستورێکرین تا ئێستا تەنها مسۆدەیەکی دەستورمان هەیە و لە ناو مناقەشەکرد نابوو بەداخەوە لەبەر ئەو ناکۆکی سیاسیانەی ناو هەرێمی کوردستان ئەوە بوو ئەو لیژنە دەستوریش نەیانتوانی بەکارەکانی خۆیان ڕاپەڕن ئەگینا ئەمانتوانی لەوێت تەسبیتی کەین ئەگەر لە مسۆدەی قانون مسودەی دەستورەکە تەسبیت ببووە بە دڵنیاییەوە بۆ دەرچوونی یاساکە هاوپشتێکی زۆر باشە بوو هاوکارێکی باشە بوو بەڵام کە ئێمە نەمانتوانی ئەوەکەین ئێمە بێ لێرەوە بە قانون ئەوە بچەسپێنین دواتریش هەر کاتێک ئینشاءالله کەوتە سەر ئەو ڕێگەی دەستورەکە سابت ببێ و بنووسرێتەوە دەربچێت زۆر بە ئاسانی لە دەستورەکەیان تەسبیت ئەبێ بۆی ئێمە وەکو ئافرەتانی پەرلەمان بە لیژنەی ئافرەتانەوە هەموو ئافرەتانی پەرلەمان هاوکار بوو لەو بابەتەیە حتا ئەنجومەڵی باڵای کاروباری خانمانی دەورێکی زۆر ئیجابی و باشیان هەبوو لەو بابەتەیە کە لە ساسی ئافرەت ئەو دەسەڵاتی کە هەیە لە دەسەڵاتی تەنفیزیە لە ساسی ئافرەت تەسبیت بکرێ بەڵام ئەوە بوو نەتوانرێت تا ئێستا خوێندنەوەی یەکەمی بۆ نەکراوە ئەگەر لەم مانگەیان نەکرێت کە ئێمە تاکو 6 یانزە بە شێوەیەکی فەرمی لە پەرلەمانی کوردستان نەگەر تا ئەو کاتە نەکرێت ئەو ئەرکە ئەکەوێتەوە سەر خولی داهاتووی پەرلەمانی کوردستان نەزیرە خان برایەتە گاڤژن چتە پەرلەمانی کوردستانێ ڕازی بیتن کوتەنێ پەرلەمانتار بیتن یان جی خەباتێ بکات کار بکات درەیا یاسا و دەستورێدا درەیا ڕێنمایاندا کو وەکە سەرۆک لیژنە بێتە قبولکردن و ببیتە سەرۆک لیژنە ببیتە جێگرە سەرۆک پەرلەمان ببێتە سەرۆک وەزیر ببیتە جێگرە سەرۆک وەزیر دوێ ژن چه هەوڵێکێژ بوو vê بدەم ڕائیەتە لە پەرلەمانە بێگومان ئافرەت پێویستە لە لیژنەکانی پەرلەمانە هەبێت و بە تایبەتی لە سەرۆکایەتی لیژنەکانە چونکە ڕۆڵی ئافرەت هیچ کەمتر نییە لە ڕۆڵی پیاوان بەڵام ئیتر ئەواکەوێتەوە سەر ئەو ئافرەتانەی کە خۆیان سەرۆکایەتی ئەو لیژناناکەن یا لەو لیژنانەیە بەشدارە بن خۆیان چه کاریگەریەکیانە بێ لەو لیژنانەیە ئەمە دەوری خۆی بینێ ئایا کە ئافرەتەکان سەرکەوتوو ئەبن یا سەرکەوتوو نابن تووەکی ژنێک بچیە پەرلەمانە دێ ئارمانجاتە چ بیتە
بێگومان ئامانجی من ئەوەیە کە هەموو هاوڵاتیانی کوردستان بە یەکسانی بژین لەناو کوردستانە و خزمەتێکی گەورە بکەن بە کوردستان و هەروەها ڕۆشنبیری کۆمەڵایەتی بە شێوازێک لەناو ئەو یاسایانەی کە لە پرۆژە یاسایەکانی پەرلەمانە دەرەکرێت ڕۆشنبیرێکی یاسایی بێتە پەرلەمانەوە دەربکرێت بۆ خەڵکی کوردستان کە ئاسوودەیی گرنگ ببەخشێ بە خەڵکی کوردستان بەبێ جیاوازی و من بەڕاستی وەکو ئافرەتێک پێم خۆشەکە بە شێوازێک لە کوردستانە مامەڵە بکرێت کە ماف و مافکاری نامێنێت یعنی ئەوە نە خەڵک بگاتەوە ئاستی ڕۆشنبیریە باسی مافی ئافرەت نامێنێت کە بڵێ ئافرەت مافی ئەخورێتون دووتیژی هەیە چونکە کوردستان توانم بڵێم لە سەدەکانی ڕابردووە ئافرەت بەشداریان کردووە لە شۆڕشەمانەی وایە ڕۆشنبیریەکە بۆ لە کوردستانە ئەگەر ئێمە سەیری وڵاتانی دەوروبەری خۆمان بکەین لەم ساڵانەی دواییە ڕێگان بە ئافرەتداکە بتوانێت ئیزازی شۆفێری هەبێت یا بتوانێت بەشداری بکە لەوەی کە لە کایەکانی سیاسی وڵاتەکانە بەشدار بن کەواتە ئێمە توانین بڵێم کوردستان پشکی شێری بەرکەوتووە لەوەی کە ڕۆشنبیرێکی زیاتری هەبوو و زیاتر کاتی ڕەخساندووە دەرفەتی داوە بە ئافرەتکە ڕۆڵی کاریگەری خۆیانیان هەبێت لەناو کۆمەڵگەیە. بەێ حیات خان زۆر سپاس بۆ تەژێ هێژەیان بە درێژەهەیە 100 ساڵان لەسەر vê axê xebat ji bo serhildana jinê hatiye kirin lê gelek cara li ser vê axê jinan bi xwe nevêt bibine serkirde jinan bi xwe nevêt mesuliyetê wergirin û kol didin lê çi hêzek heye li paş wê koldanê kiya wîsatke ku jin hez bike bê biryar be û serkirde nebe û li pêşiyê be em bi hevra di vê bernameyê da digihin derencam. جنو هەلبژارتن di nav bazarê Silêmaniyê de ye hêjan gava mirov tête bazarî mirov zêtir rewşa jinan dizanît mirov dizanît kemokasî kemokurî çi ne ji ber ku di bazarî de mirov dikare her reng û her şêweyekî û her gilî û gazindekî bibihîste li bazarê Lîzaxan rastî me hat ku ew qutabiya zankuyê ye Lîzaxan ku jinek biçîte perlemanî tu weke kiçek çavareyê çi lê dikey tu hez dikey ji bo kiçan li derve di dam û dezgehên hikûmî de mîrî de çi derfetekê bi rûxsênin bibine sedemê yasadananan biryardanan tu wekê kiçik çi dixwazî من پێشەکی بەخێراتتان ئەەکەم بۆ شاری سلێمانی وەکو قوتابێکی زانکۆ خۆشحاڵە بووم کە لەم بەرنامەیەدا بەشدار بووم کە ژن و هەڵبژاردنە من بۆ قوتابێکم خۆشە ئەو پرۆژە یاسانە جێوەجێ بکرێت لە پەرلەمان کە لە خولەکانی پێشووتری پەرلەمانە جێبەجێ نەکراوە پێم خۆشە لەم خولەی پەرلەمانە جێبەجێ بکرێ و ڕۆڵی ئافرەت بە کاریگەری لەم خولەی پەرلەمانە جێبەجێ بکرێ و ڕۆڵی خۆیان بگێڕن بۆ نمونە ئێمە ئافرەتی زۆر کارا و گرنگمان هەیە لەناو دەستگاکانی حکوومەتە سەرۆکایەتیان پێ بدرێت ئیشیان پێ بدرێت بەڕاستی ئافرەتی زۆر کارەمان هەیە کە دەتوانن وەکو پیا و ڕۆڵ بگێڕن هیچیان کەمتر نیە لە پیا و دەتوانن ئیشی خۆیان بکەن بەسەر کەوتووی خاتون گیان باشیت ئەحواڵێت نەوت بەخێر خۆش سپاس نام سارە سارا خان تو ئامادەی دەنگ بدەی لە پەرلەمانی کوردستان ناوەڵای هیچ کاتێک بیرم نەکردەوەتەوانە دەنگ بم بۆ وڵی لەبەرەوەی هیچ کاتی سفادەمان لێ نەکردو هیچ سوودێکیان نەبووە هیچ کاتێک بدەم گەنجەوە نەبوونە هیچ هەلی کارێکیاندانە نام خۆم ئەوتا چەند ساڵە لە ماڵەوە نە ئیشم وێنە کارم هەیە ئیتر وەزانم ساڵەکانی پێشوش هەر دەنگم نایەوە دەنگیش نایم یعنی تو وەکو کچێک حەز ناکەی ڕێژەی ژنان لە ناو پەرلەمان زیاد بێژن دەنگ بەژن بدەن بۆ ئەوی مافیان پارێزراو بێ یان ببن بە خاوەن ئەمتیازاتی تر بەروەڵا بۆ حەز ناکەم بەڵام کاتێک کاتچنە ناو پەرلەمانەوەتر هیچ کات ئێمان بیر نامێنێ بۆ حەز ناکەم زۆر حەز ئەەکەم بەڵام کارۆنە ناو پەرلەمانەوە ئێتر بیری ئێمان نامێنێت هەرو کاتەیەکە پێمانڵان دەنگ بن ئێتر کاتی بیر ئێمان نامێنێت بڵێن وڵا ئەو کاتی کە خوان ئەڵێن خوان هەڵبژاردووە ئەڵێن ئێمە ئەوەکەین ئێمە ئەوە ئەکەین ئێتر دوای بیر ئەو ئیشانە نامێنێت کە خوان وتویانە ئەگەر دەنگ بدەی بە ژنێک دەدەی یان بە پیاوێک دەدەی بۆ ئەوەی لە ناو پەرلەمان بێ بە ئافرەتێک دەدەم بۆ بۆ ئەوی پشتگیری لە ئافرەتەکان کە تو وەکو کچێک چاوەڕێی چ دەکەی لە ئافرەتەکان لە ناو پەرلەمانی کوردستانە تو حەزەکەی چی بکەن بۆ ئەو ژنانەی لە دەرەوەی پەرلەمانن لە ڕەوی یاسا و ڕێنما و ئەمتیازاتەوە وڵا
بۆ ئەوەی کە چۆن بڵێ لە دوور ینی توندوتیژی ئافرەتان نەهێڵن و هەروەها ئافرەتیش بێتە ناو کارەوە هەر ناکرێت پیاوەکان لە ناو کاردا بن دەشت بێ ئافرەتیش بێتە ناو کار و ناو سیاسەتەوە ڕای خۆی و ئازاد بێ لە کۆمەڵگەکەماندا بڵێ. باشە ئەو ژناگەر بچیتە پەرلەمان تو چاوەڕێ دەکەی وەکو ژنێک بتوانێت سەرکەوتوو بێ لە مجتەمعێکی وەکوی ئێمە لە پەرلەمانێک کە 170 پیاوە بەڵێ بێگومان چاوەڕێ لە ئافرەتەکانی کوورد دەکەین کە چەندەها ئافرەتی کورد لە شاخەکان بۆ پێشمەرگە بۆ چەند کەسی بەخێو کرد و پێشمەرگانی بەخێو کرد بەڵێ بێگومان چاوەڕێ لێ دەکەین. بەێ نەزیرەخان ئەم یدنا بازارێ سلێمانیەدا دنا بازاریدا ممکنە هەتا مرۆڤ دەرباس دەبیتن گلە و گازندەیان زێدە گوهلێ ببیتن ئاخفتنێن زێدە بێزاری و تەنگەزاریە هەن کەسان ji بێکاریە ji بە ڕەوشە کوهەی قەیرانە سیاسی و داراییە تو دەبێژیەوی خەلکی هەمیە تو دەبێژیە ژنا بتەواهی di بەرنامە ژن و هەلبژارتندا و ئەڤروکە ڕۆژاداویە و سبێ هەلبژارتن لە کوردستانەیە پەرلەمانی بڕێرە دچن بتەواهی ژن خەلک بۆ چ دەنگی خوب دەنەتە؟ من وەکو نەزیرە عەزیزاف کاندیدی ژمارە 23 داوا لە هاوڵاتیانەکەم بە تایبەتی ئافرەتانی کوردستان دەنگ بن بە ژمارە 23 لەبەرەوەی کە ئافرەتێکە یەکەم هەموو معاناتی خەڵکی کوردستان نەزانم و لەناو معاناتی خەڵکی کوردستانیشە معاناتی ئافرەت زۆرە. من ئەگەر دەرفەتی ئەوم پێدرا چوومە پەرلەمانی کوردستان بەبێ جیاوازی خزمەتی خەڵکی کوردستانەکەم لەبەرەوەی کە من هەڵقوڵاوی ناو ئەم کۆمەلگەم و لە ئێش و ئازارەکانیان تێ ئەگەم ئەزانین لەکوێ کۆمەلگا پێویستی بە خزمەتە لەبەرەوە من داوا لە ئافرەتانی کوردستان بە دەرەجەیەکەکەم وەکو ئافرەتێک کە ئەمڕۆ ئەو دەرفەتەم پێدراوە کاندید بم بەڵام کاندید بوونم وەستاوەتە سەر دەنگی دەنگدەران و من داوا لە تێگڕێی ئافرەتانی کوردستان و بە تایبەتی ئافرەتانی شاری سلێمانی شەکەم کە شارێک بۆ ئەتوانم بڵێم ناوی شاری ڕۆشنبیریە بەڵام بەداخەوە لەم ساڵانەی دواییە کۆمەڵێک قەیرانی گەورە بەسەر ئەم شارە هاتووە زۆری بەر ئافرەت کەوتووە لەبەرەوە من داوا ئەەکەم ئەگەر ئافرەتان ئەو دەرفەتیان پێدام من هەم لە ئێش و ئازارەکانیان کەمەکەمەوە هەمیش خزمەتی ئەم شارەکەم کە خەڵکی ئەم شارە پێویستی بە خزمەتکردنی شایستەیە. شار و شار قەزا و باژار ژن و هەلبژارتنکردن حتا پرۆژە و پلانێن کاندیدان ji بۆ ئاشکراکردن ئەوێن ku dixwazin biçine perleman û dengên hewa baweriya hewa bistînin. Evrûke rojadawiyê ji propakindeyên helbijartinên Parlamenta Kurdistanê. Me proje û planên hevde kandîdên jin ji hemû partên Kurdistanê bûye înan ser ekranê bê cudahî. Jin û helbijartin bi stafekê mezin û gewre û giran ve di xizmeta heweda bû bi dirêjehiya hevde rojên propakindeya. Em dibêjin weke peyama dawiya jin û helbijartin. Jin be, serkirde be, dabinîşe, biryarê bide, netirse. Heta careke din dîsa tên hemberî hev ji bo xizmeta jinan bila her tişt li gorî dilê hewa be.